ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه و سلم بەم شێوازەیە خۆشەویستیان بۆ یەکتری. تعاتف واتە هاوکاریکردنی یەکتریان لەم فەرمایشتە. چونکە ئەم سێ وشەی هەرسێکیان لە پەنای یەکان زۆر نزیکن لە عەرەبیە لە یەک. زانانە فەرموو فەرقیان چییە کە خۆشەویست فەرموویەتی؟ تەواد بە معنای خۆشەویستی دڵ دێ، تەراحم بە معنای ڕەحمکردن و سۆز بەرامبەر بە یەکتر بەکارهێنان، تعاتفیش بەرامبەر بە هاوکاریکردنی یەکتر. نمونەی ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه و سلم بەم شێوازەیە. لەکوێی ئەم ئومەتە؟ لە فەلەستینە، لە سینە، لە سووریایە، لە تارانە، لە هەر شوێنەکە ئیمانداران زەڕێک ناڕەحەتی بچەژن، ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و سلم ئەبێ لێرەوە هاواری لێ هەڵسابێ. ئەگەر ناخت هاواری نەکرد بۆ ئومەت، لە شوێنێک لە شوێنان مسلمانە بینی زەلیل بوو، تۆ هەستە پێ نەکرد، دەرکی نەکرد، ئەوە خەلەلێک لە عەقیدەی تۆیە هەیە. وەلا لە عەقیدەیە کە بەشێکی زۆر گرنگە. ئێمە زۆر کات لە باسی بەڕائە گەن زۆر باسی بەڕائەکەن، چۆن بەڕائەکەی لە کوفر و ئەوانە. ئەی وەلا ئەبێ لە سەر تاسەری زەویە هەر مسلمان و ئیماندارێک هەیە تۆ خۆشت بوێ، دڵت لەگەڵیا بگۆڕیتەوە،